خۆشەویستان و ئازانی سلەمانی TV ئەو کاتان باش لە دیدارێکی تایبەت کە مژاری ئەمجارمان باسوخواستێکی سیاسیەکە باسوخواستەکە لەوە بوو کە ئەمریکا چۆن ئەفغانستانی بەجێهێشت کە دنیا تووشی شۆک بوو لەوەی کە ئەمریکا ئەفغانی تەسلیمی گروپێکی ڕادیکاڵی وەکو تالیبان کرد. قسە و باسەکە لەوە بوو کە چۆن لە کوردستانیش دەنگدانەوەی هەبوو بە حکمەوەی کە ئەمریکاش لە عێراق و لە کوردستان وجودی هەیە، چۆن گروپ و دەستە و تاقمێک لە میدیای خو لە تۆڕە کۆمەڵاتەکان باسییان لەوە کرد کە ئەمریکا کوردستان دەکاتە ئەفغانستان. ئەم چواندن و تەشبیه و وەک جێکیە کە چۆن نایەتەوە، چۆن قسە و باس لەسەر ئەمە کرا لەگەڵ بەڕێز کاک مەشغەڵ کەوڵۆسی وەکو نووسەر تا توی ئەم پرسەکەین. کاک مەشغەڵ بەخێراتی. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێستان. جیاوازیەکی زۆر زەقە بینینەوە و لە نێو ساحەیەکی سیاسی تراژدیایەکان ئێمە بینی کە ئەمریکا چۆن ئەفغانستانی بەجێهێشت لە جێی سێ مانگ سێ ڕۆژی پێچوو لە نێو ئەو تراژدیایە چۆن لە کوردستانە ئەوە تەشبیه کرا و تا ئەو شوێنە چوو کە سەرۆک بارزانی پەیامی خۆی بڵاو کردەوە کە جیاوازی کرد لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای ئەفغانستانە. تەجروبەی پێشمەرگە و ڕوبەڕووبوونەکانی پێشمەرگە بە درێژایی مێژوو کە دوجار ینی کە ئێمە بینیمانەوە شەڕی هەر بەربەریترین هێز کە پێشمەرگە کردی لەگەڵ داعشە. ئەم جیاوازانە چۆن نایەنەوە و چێ بوون ئەکرێ بڵێم دەستی خۆیان کەشف کرد، خۆشحاڵ بوون یاخود شاگەشکە بوون بۆی کە سبینی ئەگەر ئەمریکا کوردستان یاخود عێراق بەجێ بێڵێ بە هەمان دەردی ئەفغانستان کوردستان بە دەردی ئەفغانستانە چێت. زۆر سپاس. حقیقەت ئەو دەربڕینی ئەو خۆشیە بۆ ئەفغانیەک تەبیعیە ئاساییە تۆ داگیرکرد لە وڵاتەکەت نەمێنێ ئەبێ دەستخۆشی لێ بکەیت و ئاهەنگ بگێڕی و خۆشحاڵی دەرببڕێ و بە کەسێکی ئەفغانی منیش ئیساگەر ئۆردوی دەوڵەتی عێراق لە کوردستان نەمێنێ بێ ئاهەنگ بگێڕم و خۆشحاڵی بگێڕم. ئەوە واقعا بۆ ئەوان تەواوە، بەڵام بە درێژایی مێژووی حرەکاتی کوردی هەر لەحزەیەک گروپێک پابەندی فکری و ئینتیمای فکری هەبوو بەلایەکە. بۆ نمونە لە کاتێکا کە ماوت سیتۆنگ ئەمرێ ڕێ مەجموعەیەک پێشمەرگەی خەباتی نوێ لێرە ئەگرینە ئەڵێ ماوەیەک تەعزیەدانێن ئەڵێ ئەوە ماوت سیتۆنگ مردووە. ئەمانە ئەوە لە چەند کتێبێکی یادەوەری پێشمەرگە دێرینەکان هەیە. لەلایەکی تر سەیرەکەی حرەکاتی کوردی قسەیەکی تیا بەربڵاو هەبووە، ئەڵێ ئەگەر لە سۆڤێت باران ببارێ ئێمە لێرە چەترمان هەڵەدا. ئەمە بۆتە ویراسەت لە ناو عەقلی سیاسی کووردە. ئیستەش کۆپی بۆتەوە ناو جیلی تازە، جیلی تۆڕە کۆمەڵایەتەکان. دیارە قیاسات ئەڵێن ئەمە قیاسە مع الفارق، ئەوە مەوزوعێکی قانونیە. چۆن ئێمە چۆنمان پێ خۆشە قیاسەکەین بەوەی کە پێمان خۆشە. زانی هەنێ گەرچی هیچ زەمینەیەکی بەراوردکردن لە نێوان دوو حاڵەت نەبێ، بەڵام لەبەری پێمان خۆشە گوستی خۆش ئەی پێوێت وەکوڵێت لە گیرفانی خۆت و گوێز ژمێری. ئەم لە گیرفانی خۆ گوێز ژماردنە من تەسەورەکەم تۆ ئەوەنە گوێزت پێ خۆم ژماردومە لای خۆم. ئەمە جیاوازە لە حساباتی استراتیجی گەورەی زلهێزەکان. ئێمە چۆن ئی خوێنینەوە، چۆن مامەڵی لەگەڵاکەین و چۆنمان پێخۆشە ڕووبدا جیایە لەوەی کە خۆی چۆن قەرارە ڕووبدا. ئەمە دووسێ حاڵەتی جیاوازە، هەنێکی حەزە سایکۆلۆژیایە تێکەڵ بە خوێندنەوە سیاسیەکان نەکرێ. گیناگەر ئێمە بزانین هۆکار و دەرەنجامی داگیرکردنی ئەفغانستان لەلایەن ئەمریکاوە لە 2001 چی بوو، هۆکارەکەی چی بوو، لە هۆکارە ڕاستیەکەی کتێبێک هەیە الوظائف الخفية للحرب على الإرهاب، کتێبێکی گەورەیە. لەوێ باسی ئەو ئامانجە نهێنیەکانی شەڕی دژە تیرۆرەکە. دیارە ئامانجە ڕاگەیەنراوەکانی شەڕی دژە تیرۆر بە چوونی ئەمریکا بۆ ئەفغانستان و هاتنی بۆ عێراق و لێدان لە قاعیدە و دوجار دروستبوونی داعش ومانە و ئامانجە ڕاگەیەنراوەکانێتی. بەڵام لە ڕاستیە ئامانجی ڕانەگەیەنراو قوڵترە، فراوانترە، دوورمەوداترن لەو ئامانجە ئانی و کاتی کە لە ئەفغانستان بە لێدانی تالیبان و لە ماوەی 21 ڕۆژ 22 ڕۆژە کۆتاییدێ. ئەمەوێ بڵێم ئەو حسابە جیایە لەو حسابەی کە لە کوردستان نەکرێ، بەڵام سایکۆلۆجیای سادەی کورد، عەقلی سیاسی سادەی کورد هەندێک لە کوردیان
وای پێخۆشەکە ئەوەی لە ئەفغانستان ڕۆدا، بەڵام ئەگەر لێی بپرسی فاکتەکانی پشتی ئەم خوێندنەوە چین، هۆکارەکانی چین، چۆن زانیت کە ئەفغانستان کوردستانی ژۆک و ئەفغانستان بەجێ هەڵڕێ، ئەمە چۆن زانی و چۆن بە هەمان سیاق هەنی خۆی کێشەکە لەوانی ئێمە زانین هەندێک دزە پێکردنی میدیایی هەن باز دەوەکەن کە ئەمریکا لە کۆتایی ساڵی 2021 عێراق جێ هێڵیان دووبارە ئینتیشارە کاتە جێشکی. بەڵام ئەو عەقڵەی کە باسی ئەەکەین حەزەکە وەکو ئەفغانستان جێمان بێڵێ ئەم حەزە چۆن جێ ئەکرێتەوە لە ناو سیاسەتە، لە ناو دنیابینی زلهێزەکان لە کاتێکە هەرێمی کوردستان پێگەیەکی جیۆستراتیجی زۆر جیاوازە لە ئەفغانستان، لە ڕووی جیۆستراتیجی، لە ڕووی سیاساتی ئەمریکا، پێداویستی ئەمریکا بۆمانەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەلایەک پێداویستی رووسیا و چین بۆ گەیشتن بە ئاوە گەرمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەلایەکی ترکە ئەمە ئەبێتە خاڵی پێکدادان. من پێم وانی ئەمریکا لە پێناوی هەژمونی سین و رووسیا پاشەکشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەگەر چی پاشەکشە لە ڕۆژهەڵاتی دوورەکەوەکو ئەگەر ناوی بنن ڕۆژهەڵاتی دوور لە ئەفغانستان. حسابەکە جیاوازە، پێ و دانگەکان جیاوازن. من خاڵێک کە ئەمەوێ ئیشارەتی پێ بدەم ئەوەیە کە لەم چرکە ساتە پسپۆڕە گەورەکانی عەلاقاتی دەولی باس لە گرنگی پترۆڵ ناکەن، حتا لە گازی سروشتیش ناکەن. ئێمە تا ئەم چرکە ساتە عەقڵی خوێندنەوەی ئێمە بۆ کایەکان عەقڵی سەردەمی نەوتە. ئەدای ئێمە ئەدای سەردەمی پێش پیشەسازیشیانی، بەڵام خوێندنەوەمان حەز و ئاوات و خولیاکانمان سەردەمی نەوتە لە کاتێکە ئێمە لە کۆتاییەکانی سەردەمی گازی سروشتی شەژین لە ئیستا، بەڵام هێشتا سەرچاوەکانی نەوتی ئێمە دەستکاری نەکراوە، گازی سروشتیشمان دەرنەهێناوە. بەڵام وڵاتێکی وەکو قەتەر تقریبن گەشتێتە ناوەڕاستی سەردەمی گازی سروشتی. ئەمەوێ بڵێم بەڵام ئیستا لە وەحداتی دەولی لەسەر چه ئەساسەیە جوڵێ لەسەر ئەساسی تێپەڕاندنی مەرحەلەی نەوت، چونکە ئیستا نەوت بۆتە سەرچاوەیەکی وزەی زیان بەخش بۆ تێکدانی ئەو بۆ تێکدانی زەوی. وڵاتانی تر ئەگەڕێن بە دوای سەرچاوی تری داهات و وزە. لە ئەفغانستان جۆرێکی دەگمەنی خۆڵی لیسیۆم هەیە کە تەنها لە 3 بوقعی دنیا هەیە. لە ئەفغانستان هەیە، لە بەرازیل هەیە، دوجار لە کینیا و تەنزانیاش لە ئەفریقا هەیە. هەر سێ لەم بوقعانە بە جۆرێک لە جۆرەکان کۆماری میلی چین کۆنتترۆڵی ئیسیسماراتی کردوتیانە. ئەمە لە غەفلەیەکی ئەمریکا بەمبە لە غەفلەیەکی ئەمریکایە بۆ مامەڵەکردن لەگەڵ هێشتا لەگەڵ سەردەمی نەوتە. بەڵام ئەمریکا کاتێک زیندووە بێت و کاتێک بەرچاوی خۆیەتە کێنە سەیرەکە لە ڕووی ئیسیسماری ئایندەی لە بوارەکانی سەرمایە گوزاری زەبەلاح بەجێماوە لەبەرەوە پاشەکشەیەکی زیرەکانە کە داشگۆڕخەیەکە بە داشەکانی خۆی لە ئەفغانستان دەبری ڕاستەوخۆ ئیش بکە. تالیبان بە گوێرەی ڕێکەوتنێک لە قەتەر ئیمزا ئەکرێ ئەهێنرێتەوە لەوێ دەسەڵاتی ڕادەستەکرێ بۆی ئەمریکا بتوانێت خۆی یەکلایی بکاتەوە بۆ سیراعە گەورەکە لەگەڵ سین. جا سوودی ئەمە لەو ڕوو ئیسیسماریەوە بۆ مامەڵەکردنە لەگەڵ ئیسیسمارات لە خۆڵی لیسیۆم لەلایەکی تریش بۆ دروستکردنی جۆرێک لە نائارامی بە توولی 97 کیلۆمەتر لەسەر ڕێگەی ئاوریشمی نوێ کە کۆماری چینیسە ئیشی لەسەرەکە. وەکو چۆن لە 2009 تا 2016 ترۆپکی باسکردنی پرۆژەی نابۆکۆ بوو. کۆماری ڕووسیای فیدراڵ هەوڵێکی زۆری دا کە نەوت و غازی سروشتی لە ڕێی پرۆژەی نابۆکۆ بگەێنێتە ناوەڕاستی ئەوروپا. ئەمە خەتەر بوو لەسەر ئیقتصادی ئەمریکی. ئەوان هاتن ئەمەیان لە ڕێگەی قەیرانی ئۆکرانیا تێکدا. ئەوە بوو دوورگەی کەریماجیا بووە لە ئۆکرانیا و نائارامیەک دروست بوو. رووسیا ناچار بوو مامەڵە لەگەڵ ئەوە بکە و پرۆژەکەش هەر لە بێشکەدا مرد. ئیستا هەمان سیناریۆ بە دیوێکی ترە لە ئەفغانستان لەبەرەوەی لەسەر سنووری کۆماری سینە 97 کیلۆمەتری هاوبەش سنووریان هەیە. لێرە پاشەکشەی ئەمریکا ئەبێتە هۆی نائارامیەک لەسەر سنوورەکانی سین. جا بۆ معلوماتە سنوورەکانی سین لەم دی و لەو دیوی سین ئیگۆرەکانی تایە لەم دیویش ئیسلامیەکی تونڕەوی تێدا بێ کە نائارامیەک لەسەر سنوورەکان هەبێ بە شێوەیەکی چکە سەرمایە ئێمە ئازانین سەرمایە ترسنۆکە نایە ئیسیسمار بکە لە شوێنێک کە بزانێ نائارامی هەیە. لەبەرەوە هێڵی ئاوریشمی نوێ یان
ڕێگەی پشتێنە و ڕێگەکە سین ڕیکلامی بۆکە و ئیشی لەسەر کردووە 165 دەوڵەت پێکەوە ئەبەسێتەوە ئەبێتە ئەوترێ گەورەترین سەرمایە گوزاریە لە ژێرخانی مرۆیی و ئابوووریە بە توولی تاریخی مرۆڤایەتی هەتا ئیسە شتیوانە بووە لەبەر ئەمریکا ئاوێ ئەگەرچی لە درەنگوەخت پێیزانی بەڵام بە فەوری مامەڵی لەگەڵا بکە بە فەوری مامەڵە لەگەڵاکردنەکە ئەوەیە بەڕاستی ئەبێ لە ئەفغانستان بە شێوەیەک لە شێوەکان سیستەمێکی نائارام یان وەزعێکی نائارام دروست ببێ ئەمە لەلایەکی تری ئیسیسماراتی سین پەکی بکەوێ ئەم لە ڕووی ئەوە لە ڕووی ئەوەی بەڵام ئایا ئەم حاڵەتە چونکە ئێمە زانین ڕێگەی ئاوری شمینوێ کە دێت و تێئەپەڕێ بە دوو لک ئەڕوا بە دوو لکێکیان بە هەرێمی کوردستان و لە نزیکی هەولێر و ئەگاتە شارەکانی یعنی ڕێگەکەی ئێمە ڕێگەی ترانزێتە بێ من دوێنێ لەگەڵ یەکێک لە پسپۆڕە گەورەکان باسم کرد ئەڵێ گەر بێت و کورد لەگەڵ ئەم پرۆژە مامەڵە بکە ئەڵێ بە سەدان ملیار دۆلار قازانجی ترانزێتی ئەم ڕێگە بۆ کورد لە هیلالی شیعە ئەوە مۆزوعێکی ئایدۆلۆجیە بەڵام ئەمی کە من بۆت باسەکەم ئەمە پرۆژەیەکی استراتیجی اقتصادی گەورەی قەرنی 21ە ئەمە سەرمایەکەی کە ئیسە بانقی تەنمی ئاسیا تەمویلی ئەکا 900 میلیار دۆلارە 900 میلیار دۆلار بۆ ئەو ڕێگە زۆر نیسبەتێکی زۆر گەورەی بەرگەلانی ئەم ناوچە ئەکەوێت ئێمە باسی ئەمە ناکەین ئەمە مەجالێک ئەڵین هۆکارێک لەوەی کە بە پەلە تالیبانە هێنرێتەوە بۆ ئەفغانستان و لەو نقطە دائەندرێ بۆ دروستکردنی ئارامی لەسەر ئەو ڕێگە بۆ پەکخستنی ئەو پرۆژەیە نەک بۆ ئەوەی کە بەڵام پرسیارەکە لەسەر ئەمەیە بۆ ئەو خەڵکەی کە ئەڵێ لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیە بێ ئایا ئێوە پێتان وایە لە هەرێمی کوردستان ڕێگەی ئاوری شمینوێ پەکی بخرێ لەبەر ئەوە دوورە لەوەی کە ئیستا بە گوێرەی ئەوەی کە دێتە بەردەست دوورە بە هەمان سیناریوی ئەفغانستان کوردستانیش جێپێڵێ زۆر دوورە لەبەر ئەوە من پێشتر پێم وتیوتم غازی سروشتی ئێمە دەستمان لێ نەداوە نەوت هێشتاوەتین لە سەرەتای سەردەمی نەوتە ئێمە سێژ نازانین چۆن دروستەکرێت چۆن بەرهەمەهێنرێ چۆن ئیسیسمارەکرێت چۆن بیخێنە بازار چۆن سوودی لێوەرگ ئەسڵەن بۆتە هۆی نائارامی کۆمەڵایەتی و ئابووری بۆ ئێمە لەبەر ئێمە لە سەرەتای سەردەمی نەوتان من زۆر بە دووریە زانم ئەوەی کە بیری لێ ئەەکەم و بە دووریە زانم ئەمریکایە کە خاوەنی بەرژەوەندی گەورەیە لە کەرتی وزە لە تەواوی جیهان نەک تەنها لە کوردستان بێت ئەم خاڵە دەست لێ نەدراوە بەجێ هێڵێ بەبێ بەرامبەر خەزانەیەکی زۆر ناکرێت بە قیاساتی ئابووری ناکرێت بە قیاساتی سیاسیش ناکرێت هەر بەم لێکدانەوەی کە ئەمە ینی کە دەیبینین و دەیبیستین لەوەی کە ئەمریکا ئەفغانستانی بەجێش باز لە ینی ملیار دۆلار ئەکاکە یاخود میلیۆن دۆلارەکە کە ڕۆژانە سەرفی کردووە لە سیاستەکەی ترمپیش بڕوانین کە هەمیشە باسی لە پارە لە مۆنی ئەکرد ینی ئەوان دەست لەو خەزیانەیە بەرنیان ینی لە نێو قسەکانی بەڕستانە کە ئەو مادە هەرە بە نرخشکە لە ئەفغانستان هەیە ینی ئەمریکا بەو سادەیە بەجێ ناڵێ ئەگەر نەخێر هەرگیز ئەوە بۆک پێم وتی لەگەڵ پێوانەی ئابووری لەگەڵ پێوانەی ئەمنی لەگەڵ پێوانەی سیاسی یەک ناگرێتەوە کە ینی قەراری سەلیم وهانییە کە تۆ بێیت بەبێ هیچ بەرامبەرێ بەبێ دانانی هیچ هێڵێکی پاشەکشە بێیت پاشەکشە لەم خاڵە گرنگە داخەی دنیا بکەیت کە ئەسڵی کێشە نێو دەوڵەتەکان لەسەر وزەیە تا ئیستا و لە ئایندە لەسەر لیسیۆم و ئاو ئەوانە بێ لەبەرەوە ئەگەڕێمە سەر ئەوە کە دوورە تحلیلانەی قسەکەمان لەسەرەوە بۆ کۆمەڵە تحلیلگەر هاتن ئایا ئەزان لە پشت کەوالیسەکانەوە کۆمەڵێ بابەتی ئابووری سیاسی لە ڕووی جیۆپۆسیاسی یاخود جیۆپۆلیتیکەوە ینی زیاتر لەوە قسە و باسێکی دوورمەودا هەیە ئەکید ئێمە بێ لەو توێژەرە کوردانیان ئەو فەیسبووکەوانە کوردانە کە حەز ئەکەن ناڵێم خوێندنەوەیان حەز ئەکەن وەکو ئەفغانستان وە بێ لێ پرسی بڵێ ڕەهەندی ئابووری و ڕەهەندی ئەمنی و ڕەهەندی سیاسی دوجار لێکەوتەکانی حتا لە ڕووی یاساییوە زانی سە ئێمە بێ پرسیار لەوانە بکەین بەدیلی تالیبان لە ئەفغانستان ئێمە زانین ئەمریکا مامەڵە لەگەڵ بەهێزتری ناکە هەمیشە سیاست نەکرد ئەمریکا سیاست بەگشتی مامەڵە لەگەڵ بەهێزەکان ناکە ئیسە لە تالیبان بەهێزتر لە ساحەی ئەفغانیا نەبووە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە دیارە ئەوەش هۆکاری خۆی هەیە هۆکاری کۆمەڵایەتی هەیە هۆکاری دینی هەیە هۆکاری ناچینە سەر ئەو مەجالە بەڵام لە کوردستان ئایا بەدیلێکی وەکو تالیبانمان هەیە ئەمە لەلایەک
لەلایەکی تر ئایا ئەو پێودانگە یاسایانەی کە لە ئەفغانستان هەیە وەکو هێزێکی داگیرکەر ئەو بەندوباوانی کە ئەکەوێتە سەر ئەمریکا هەمان بەندوباو لە کوردستان هەیە دوجار ئایا ئەو پێداویستی ئەو نائەمنیەی کە ڕۆژانە ئەمریکا باجی داوە لە ئەفغانستان و لە هەڵمەتی هەڵبژاردنەکانیش بەڵێ هەڵمەتی هەڵبژاردنەکانی چەند سەرۆک بایدنتی من چوارەم سەرۆک بووم پێویستم بەوە نییە ئەم ئامانەتە بدەمە دەست سەرۆکی پێنجەم ئایا ئەو پێداویستیە هەیە بۆ پاشەکشە لە کوردستانیش کە لە ئەفغانستان هەبووە بۆ خەڵکی ئەمریکا بۆ دەنگدەری ئەمریکی لەبەرەوە ئێمە ناچین شوێن حەزی فەیسبووکەوانی کورتکەوین کاتێکە پێی خۆشەوە ئێمە خوێندنەوەی ئەکادیمی خۆمان لەسەر کایەکە چڕەکەینەوە خاڵەکانی ڕەکیزەکانی ئەهێنین دەستنیشانێکن چکە هەر سینناریۆیەک مادەی سینناریۆکە چییە بکەرەکانی کێن ڕێگرەکانی کێن وانە سوودەکانی چین میکانیزمەکانی جێبەجێکردنی چین ئەمانە کۆمەڵێک خاڵە کە پێویستە تۆ لە ناو سیاقی سینناریۆک بیبینی لە ناو سینناریۆ ئەفغانستان سینناریۆکە کاملە بەڵام لە کوردستان سینناریۆیەکی کاملمان نییە هەر لەبەرەوە منەگەڕێمە بۆ ئەو بەیاننامەی جەنابی کاک مەسعود کە ئەنی دقیق بوو قسەکار چەند بە زمانی شارع باسی کرد بە زمانێکی ئەکادیمی نەبوو لەبەرەوەی خەڵک زوو هەموو تێبگە لە ڕاستیە جیاواز دۆخەکە نەک لەبەر ئێمە وامان حەز لەیەکە جیاواز بێ بەڵام لە ڕاستیە دۆخەکە جیاوازە بەراورد و مقارنێکی زۆر نابەجێ بوو یعنی ئەکرێ بەو شێ بڵێن زۆر وەڵاو شەڵا مقارنە بووە من ئەڵم خۆزگە مقارنە بووە لە ڕاستیە تێکەڵاوکردن بوو شوبهاندن بوو شوبهاندنی هەمیشە ئیشی شاعیرە ئیشی مفەکری سیاسی و مفەکر نییە ئیشی توێژەر نییە من ناچەم من چاوەڕوانی ئەوە ناکەم جەنابەت لە براکەت بچی بە وردەکاریەوە کە ئێستا ئەمان حەزیانە کرد بە هەمان وردەکاری دۆخی کوردستان و عێراقی ژۆکو ئەفغانستان ئێمە حەزێکی شاعیرانەیە شاعیر حەزەکە خۆشەویستەکەی وەکو مانگ وابێ هەرڵە تۆمان حەزێکی شاعرانەیە یاخود حەزێکی سادیانێ ینی تۆ بتێ وێنەکانی ئەفغانستان بە هەمان شێوە کوردستانی بەو ئاقارە بەو دەردە بڕوا یعنی نەوعێکە لە نەخۆشیەوەی کە پێڵن وڵی خۆی هەردووکیانە خۆی هەردووکیانە بەڵام بەڵام ئەدەبیاتی بەکارهێنانەکەی زمانەکە خەیاڵدانەکە خەیاڵدانەکە ئەین تۆ حەزەکەی خۆشەویستەکە وەکو مانگ وابێ هەر پێڵی مانگ وانە ئەم تێکەڵکردنەوە وایە چۆن ئیستا ئێمە بین بە کوردستان بڵێن ئەفغانستان ئەیوانە جیاوازیان لە نێوانە زۆرە لەبەر ئەوە بۆ ئەکادیمیەکیان بۆ توێژەرێکی سیاسی زۆر قورسە بڵێم کوردستان بە هەمان وردەکاری وەکو ئەفغان ئەم جملە کوفرێکی سیاسی ئەگەر من بڵێم کوردستان وەکو ئەفغانستانی لێدێ نقطە سەری لێر نابێ ئەوە جۆرێک لە کوفری سیاسی و ئەکادیمیشە چونکە جیاوازی خودی و بابەتی زۆر لە کایەکە هەیە لە نێوان کوردستان و ئەفغانستان یان عێراقیش بەگشتی حەجمی ئەو قوربانیەی کە لە ئەفغانستان دراوە بە قەبارەی ئەو قوربانیانە کە لە عێراقا دراوە لە هەمان کاتە بایەخیمانەوەی ئەمریکا لە عێراق زۆر زیاترە لە بایەخیمانەوەی لە ئەفغانستان ینی دەرچوون لە ئەفغانستان بە بەردێک دوو چۆلەکەی کوشتووە بەڵام لە عێراق ممکنە فەراغێکی زۆر گەورە دروستکە خاڵێکی تریشکە زۆر مهمە ئەوەیە کە پێم وتی ئەفغانستان یەکێکە لە دووەلی مغلقە دەوڵەتێکی داخراوە ئەم دەوڵەتە داخراوە کاریگەری ئەمنی سیولەی کاریگەریەکە ناچێتە سەر وڵاتانی وەکو پاکستان چکە پاکستان خۆی سیستەمێکی توندوتۆڵی ئەمنی هەیە باشە و رووسیا ئۆمە بەڵام دووەلی خلیج کە ئیسا ئەگەر ئەمریکا بێت عێراق جێبێڵێ کاریگەریەکەی کەوێتە سەر کوێ کەوێتە سەر دووەلی خلیج کە ئەمە هێڵی سوورە بۆ ئەمریکا ئەبێ ئاسایشی هێڵی نەوت گواستنەوەی نەوت لە کەندا و لە دوورگەی هورمز و ئەنە پارێزراوە بێ لەبەرەوە من بە بڕوای من تا ئەم چرکە ساتە تاکو و فاکت و ئەرگۆمنتی تر دەرئەکەوێ ڕاستە ئەبێ ئێمە ڕەچاوی ئەوە بکەین کە زانیاری دزە پێەکەن هەریداری ئەمریکا خۆیان دزەی پێەکەن بۆ میدیاکان ئەڵێ کۆتایی ئەم ساڵ لە عێراق کشێنەوە ئەمە تۆ بێ حسابی بۆ بکەیت ئەبێ حسابی بۆ بکەیت دراسی بکەیت بەڵێ کارتەکانی خۆت ڕێک بخەیتەوە دابەشیان بکەیتەوە ڕۆڵ دابش بکەیت ئەگەر ئەمریکا پاشەکشەی کرد ئێمە چۆن ڕەفتار بکەین چۆن مامەڵی لەگەڵ بکەین و پێشوەختیش چۆن لۆبی بکەین بۆ ئەوەی ڕوونی کەینەوە بۆ بڕیار بەدەستانی ئەمریکی پاشەکشیان لە کوردستان یعنی چی پاشەکشیان لە عێراق یعنی چی یعنی تەواو کۆتایی هاتنی هەموو ئەو سیستەمە ئەمنیەی کە لە ناوچی کەنداوی عەرەبیشێ ئەمریکیەکان قوربانیە دەن بە دەوڵەتێکی وەکو ئیمارات باشە گەر ئێمە ئەوە بکەین ئەی ریەکشنی دووەلی کەنداو چیە بێ چکە ئێمەوتین لە بەردەمی
لە بەردەمی هێزێکی گەورەی وەکو ئێران تورکیا وانە ینی بیێنە بەرچاوی خۆ دەگەر ئەو سیستەمە ئەمنی هەرز بهێنێ بە کاریگەری دۆخی عێراق سیستەمی ئابووری سەرمایە گوزاری هەرز بهێنێ ئەی دووەلی کەنداو لەو کاتە ڕیەکشنیان بەرامبەر دۆخەکە چی ئەبێ ئەمریکا چۆن چارەسەری ئەو دۆخەکە چۆن کۆنتترۆلیەکە و ئاسایشی ئیسرائیل چون ئێمە ئەفغانستان دوورە لە وانە دوورە لە ینی هەمیشە ینی کە ئەمە دەیبینین یا خودی خوێنینەوە لەوەی کە خودی ئیسرائیل ئەمریکا بەکارێنن بۆ یاخودیا ڕێککەوتنێکی وایان هەیە کە بە ئەگەری مانەوەی ئیسرائیل لە لای ئەمریکا لە ئەگەری بەجێشتنی عراق لە بەڵە جامنیستمەوەت پێ بڵم ئەفغانستان لە ڕووی جوغرافی زۆر دوورە لە ئیسرائیل بەڵام عێراق زۆر نزیکە هەموو یعنی ئەمە حساباتی زۆر وردن کە ئەبێ ئینسان لە مێشکی خۆی دای بنێ و لە بیکاتە مادەی دراسە چ بەرژەوەندیەکی ئەمریکا لەوە هەیە نقطەیەکی فاشیل لە عێراق دروست ببێ سیستەمی ئەمنیەکە بڕوخێ لەسەر سنوورەکانی ئیسرائیل یعنی بۆچی ئەمە واکە بۆچی وای لێت سوودی چییە چۆن عراق تەسلیمی ئێرانێکی نەیاری هەرە سەرسەختی خۆیەکە چۆن وا ئەکا چۆن وا ئەکا ئیمتیدادی جوغرافی تۆ جەناب و باسی هیلالی شیعی کرد ئەم هیلالە شیعیە گەر عێراق بەم شێوە کە ئەم کە فەیسبووکەوانی کورد باسیەکە بڕوخێ یا ئەمریکا پاشەکشە بکە ئەو کاتە هیلالی شیعی تەکمیلەیە بێ ئەو کاتە ترانزێت لە تارانە سوارەکە هەتاک و بەندەرەکانی سووریا وانێ نەوتەوە ئێ باشە سوودی ئەمریکا لە بەرامبەر ئەما چییە؟ من ناڵم ئەمە ڕوونادا هەرگیز چکە لە سیاسەتا لە زمانی سیاست و لێکۆڵینەوەی سیاسی ئێمە ناتوانین بڵێن هیچ شتێک ڕوونادە یان ئەم شتە بە ڕەهایی ڕوەدا هیچ شتێک ڕەها نییە لە لێکدانەوەی سیاسی هیچ شتێکیش دوور ناخێنەوە بڵێن ئەمریکا پاشەکشە ناکە نەخێر وتم ئەگەر هەیە ئەمریکا پاشەکشە بکە بەڵام لە بەرامبەر چی وەرن سوود و زیانەکانی ئەم پاشەکشە باسکەین وەرە ڕەکیزەکانی لەیەک بدەینەوە بزان ئەگەر پاشەکشە نەکە یان ڕەنگە پاشەکشە بکە بەس بەو سیناریۆی ئەفغانستانە چونکە سیناریۆی ئەفغانستان لە ڕاستیە لە ڕووی ئەخلاقیش زۆر لەسەر ئەمریکا کەوتووە بە تایبەتی سەیری فڕۆکەخانەی کابڵ بکە سەیری ئیسە ئێمە هاتینە ستۆدیۆ وەزارەتی ئەمنی بەریتانیا هۆشداریەکی تونەدا لەوەی کە بۆی هەیە لە چەند سەعاتی داهاتوو هێرشێکی ترسناک بکرێتە سەر ئەو خەڵکەی کە چاوەڕوانی ڕزگارکردن لە مەتاری کابڵ لەلایەن چەکدارانی ئەفغان کە نازانین ئایا سەر بە تالیبانن سەر بەکێن بەڵامەڵێ معلوماتی مخابراتی زۆر مەوسوقمان هەیە و مەترسیەکەش جددیە لە چەند ئێ باشە کەوا بێ سیستەمەکە ئێمە دووبارە ئەگەڕێنە بۆ سیستەمی ئەمنی سیستەمی ئابووری دوجار سوودی بەرامبەرەکانی ئەمریکا لە پاشەکشی ئەمریکا لەم سەرچاوە دەوڵەمەنەی وزە چییە؟ ینی بۆ ئەچێ بۆچی پاشەکشە ئەکە ئەوان چۆن سوودی لێ وەرەگرن و ئایا لە بەرامبەر وەرگرتنی ئەم سوودە ئەمریکا چی وەرئەگرێ لەبەر هەموو ئەمانە خاڵی ئەکرێ بڵێن خاڵی جومگەین لە ناو سیاقی ئەو سیناریۆ کە باسەکرێ من پێم وایە دوورە ئەو مەسەلە هەر بگەڕێنەوە نێو ئەم ئەتمۆسفێرە ئەم هەرێمە یعنی کە ئێمە بینیوانەتەوە چۆن گروپگرێکی ڕادیکاڵ بە ئەتمۆسفیر و بە ئاوەهەوای هەرێمی کوردستان ناخۆنەوە جێگەیان نابێتەوە بە تەجروبەی ئەوەی کە ئێمە لە هەورامان جندول ئیسلام و ئەنسار و تا ئەوەی کە پێڵێن هێزێکی ینی هەرە هار و هەرە بەربەریمان بینی کە داعش بوو لەسەر ینی لەسەر دەستی هێزی پێشمەرگە تێکشێنرا بۆ یە گروپێکی ڕادیکاڵی وەکو تالیبان جگە لەوەی کە ئاوهەوایکی وایان بۆ دروست نەکراوە ینی هەڵتۆقێن و لە ئەگەری بەجێهێشتنی ئەمریکاش کە بەڕێستاوتان کە ئەم شیمانێ ئەم ئەگرێتەوە ئەبێ وەرگریت لەبەرێ لە 2023 قسە و باسێکی وا هەبێ کە ئەمریکا هەرێمی کوردستان بەجێ بێڵێ هەرێمی کوردستانیش ئەبێ بکوێتە خۆ ئەوانە بناسێتەوە کە ینی شاگەشکە بوو لەوەی کە شتێکی وای وەکو ئەفغانستان بەسەر هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستانیش ینی خۆی تەکمیلتر و کامڵتر کا لەوەی کە ئەوانیش بناسێتەوە زانی چۆن یەکێک لە خاڵە گرنگەکان کە کرێ باس کرێ ئەوەیە کە وتم ئەی بەدیلی ئەم وەزعەوە بەدیلی یەکێتی و پارتی وتمان ئەمریکا مامەڵە لەگەڵ هێزاکە لە تالیبان بەهێزتر لە کایەکە نەبووە ئیستا مامەڵەکەن لەگەڵ ئەحمەد شاه مەسعود لە پەنجشیر بۆ لەبەرەوە ئەویش هێزێکە و هەیە بەڵام ئایا لە کاڵێم هێز بەمانە عسکەریەکەینە بەمانە سیاسی و کۆمەڵایەتەکەی لە کوردستان تاکو ئەم چرکە ساتە هێزێک نییە بە دیلی واقعی ڕاهین بێ کە ناوی یەکێتی و پارتیە
هێزێک نییە بە جدی بەدیل بێ لەبەرەوە ئەمریکا مامەڵە لەگەڵ هەوا ناکە وانە عین چۆن تۆ چاوەڕوانی ئەوەکەی مامەڵە بکرێ لەگەڵ نادیارێکە لەگەڵ هێزێکی نادیار یان لەگەڵ هیوایەک بۆ گۆڕانکاریکە یعنی هەیە ڕەنگە بەڵێ خۆ خەڵەتاندن خۆ تەلقینکردن جا سیاست دوورە لەوە سیاست هەنگاوی کردەیە هەنگاوی کردەیە بە ئاراستەی بەدەستهێنانی زۆرترین ئامانج باشە ئایا قازانج لەوە چییە کە ئەمریکا یەکێتی و پارتی دیلێتکە و کوردستان بەم هەموو گرنگیە بەم هەموو باە خەستراتیجی هەیەی تەسلیمی تەوەهومی وەهمێ بکە شتێکی نادیار ئایندەیەکی نادیار من پێم وانە ئەوە خوێندنەوەیەکی دقیق بێ یاخود بە مانایەکی تر ئەکرێ ئەمە لە هەرێمی کوردستان کە ناوچەیەکی ئاراممان هەیە جوگرافیایەکی ئەوکە پێڵەن سەرڕاوێکە تەوقترابین بەنەیار ئەکرێ کە دوو هێزبان هەیە لە بینینەوەی ئەو وێنانەی کە لە ئەفغانستان لە سەردەسی ئەمریکا ڕوویا هێزی پێشمەرگە بکرێتەوە یەک هێز ئەکید خۆی ئەوەش خاڵێکی جێگەی سەرنجە دووبارە جەنابی کاک مەسعود لە پەیامەکەی باسیەوەی کرد کە ئێمە هێزی پێشمەرگەمان قسەیەکی دقیقە زانی کە پێش ئەوەی ئەمریکا بێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە پێشمەرگەمان هەر هەبووە وانە پێشمەرگە هەبووە شۆڕشی گوڵانی کردووە شۆڕشی ئەیلولی کردووە دوجار شۆڕشی نوێی هەڵگیرساندوتەوە دژی حکوومەتی عێراق و ڕقم بووە حکوومەتی عێراق لە ترۆپکی دەسەڵاتی خۆی جار و بار بێ لە کاتێکا کە جیهانێکی داخراوە بۆ میدیا نەبووە کرانەوە نەبوو بەڵام عێراق ناچار بووە زۆر جار لە چەند قۆناغێکی مێژووی داوای و توێژ لە کورد بکە لە ژێر زەخت و فشاری هێزی پێشمەرگە لە کاتێکە هێزی پێشمەرگەم توانایشی نەبووە ئەم کرانەوە و ڕۆشنبیریەیشی نەبووە ئیستا قۆناغەکە جیاوازە بێگومان عێراقیش زەعیفترە لە جارانی خۆی ئێمەش بە قووەترین لە جاران لەبەرەوە ئەم وردەکاریانە مهمن اینجا کوردیشی سە خەڵکەی ناسێ و دیبلۆماسیەتی هەیە و موسساتی هەیە و جۆرێک وێنەی ڕاست ئێمە وێنەی ناشرینمان پیشان داوە بەڵام وێنەی زۆر جوانیشمان پیشان داوە کە وانە لە شەڕی داعش لە شەڕی حەشتی شعبیش ئەوە سەرمێنە کە ئەگەر ئیرادەی بڕیاردان هەبێ و بۆ بەرەنگاری ئەکرێ ئەوە نییە بەڵێ لە سحێلا و لە پردێ و لە شکاندنی پێشڕەویەکانی حەشتی شعبی کە بەڕاستی قەرار بوو هەولێر بگیرێ بەڵام ئەوە بوو ئیست بە و قەرارەکرا کەوابێ ئەگەر ئەمریکاش نەبێ خۆ ئەمریکا نەبوو لە کاتێکە بەرەنگاری جێشی عێراق کراوە بەرەنگاری حەشت کراوە ئەمە جیاوازە لەو سوپای ئەشرەف غەنی کە لە ماوەی 24 ساعتە کۆتایی هات لە کاتێکە 80 میلیارد دۆلاری تیا سەرف کرا بوو جۆرەها چەک و پێداویستی و چەک و چۆڵی سەربازی ئەمریکی بە تازەترین تەکنۆلۆژیای لەبەردەستا بوو چۆن نەیتوانی مقاومە بکە لەبەر ئەوە ئەمە جیایە کورد لە سەرەتای شەڕی داعش خۆ چەک و پێداویستی نەبوو بەڵام کورد لە پەروەردەی تاکی کورد لە سایکۆلۆژیای تاکی کورد لە ڕۆ کۆمەڵایەتێکەش پێشمەرگەیەک لە شەڕابکە لە ناو هاوڕێکانیا و لەنا بە عیبداری ئەزانن بەڵێت ئەزانی ئەم سەقافەتە ئەم کەلتورە واکە پێشمەرگە مقاومە بکە ئەگەر چی زۆریش گلەیی هەبێ لە دەسەڵات زۆریش گلەیی هەبێ لە حیزبەکان بەڵام بۆ تاکە کەس لە ئاستی تاکە کەسی تا هاوڕێکەی ڕانەکە ئەوڕێەوە بنمونەی واقعبینیمانەوە حەومانگ موچ نەدرا بە پێشمەرگە بەڵام شەڕی داعشێکی لە سەنگەرەکان لەبەر چی لەبەرەوەی کە هاتە ماڵ ناو برادەرەکانیە ئەمە خاڵێکی یاریدەدەرە بۆ بەرەنگاربوونەوە بۆ مانەوە بۆ بەهێزبوون خاڵێکی کۆمەڵایە هاندەرێکی کۆمەڵایەتی بەڵێ لەبەرەوە برادەرەکانی ئەمە نەریتە خۆ ئیستا وڵاتە پێشکەوتەکانی دنیا سەرقاڵی دروستکردنی جێشی ئەلکترۆنین ڕۆبۆت شەڕ بکە ئیساولە ئێمە کە ئەوەمان نییە هاوڵاتی ئێمە تاکی ئێمە پێشمەرگە تاکێکی ئەم کۆمەلگایە لەبەرەوە سبینێ لە ناو هاوڕێکانیە بۆی نەبێتە تاریخ بڵێن تۆ لە شەڕات کردووە ئەم فەرهەنگە کۆمەڵایەتیە ئەبێتە مادەیەکی مهمی مانەوە لەبەرەوە وەکو ئەفغانیەکان نییە ئەتیادی ڕابکات و کێشەی نەبێ لێرە داعشی شات و بەڵام خەڵک ڕای نەکرد و بەرەنگاریشی وەسا و ئەمەش سیوێک وڵاتی ناچار کرد کە بێن بەرگری بێن هاوپەیمانیەک دروستکەن و بەرگری بکەن لەم بەرەیە کە لە بری هەموو مرۆڤایەتی شەڕیدا کاک مەشەڵ هەر لە نێو قسەکانی بەڕستان بەستان لە هاوپەیمانی کرد لە هەمان کاتە
هاوپەیمانانیش لەگەڵ هەرێمی کوردستانە ئەگەر لە ڕوانگە ئەوەی کە پێڵێن جۆپۆ سیاسەکە نەبێ ئابوووریەکەی ئەگەر ئابوووریەکە نەبێ سۆز و ئەوەی کە پێڵێن پەیوەندیەکی کەسی ینی شخصی هەیە بە نمونونەکە سبێنێ ماکرۆن سەردانی هەرێمی کوردستانەکە یاخود لە چەند ڕۆژی ڕابردووە پێشێلی پرۆتۆکۆل کراکە عەلەمی کوردستان لە کۆنسۆڵات و لە ئەفرۆکە ینی پێگەی هەرێمی کوردستان دوجار قسە و باسی ئەمە لەم گفتوگۆ تایبەتە لەگەڵ کاک مەشخەڵا لەوەیە کە تاکی کورد سنگ و پێگەی خۆی بزانێ و نەکەوێتە ژێر ئەو ینی بێماناکردن یاخود کەم تەماشاکردنی خودی خۆیان ئەو جوگرافیایی کە تایەتی ئەزانشی بەبێ سۆز و بەبێ لایەنگریکردن ئینسان بە ڕاستی واقعەکە ببینێ من پێش کەوتمتم هەندێک وێنەی ناشرینمان پیشانداوە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە هەم بە دۆستەکان هەم بەوە ئاژانسەکانی نەتەوەی گرتوەکانی مشش گلەیی لە هەرێمی کوردستان نەکرێەوە ڕاستیە راپۆرتمان هەیە و خەڵک هەیە و ئەوەکە بەڵام لە ڕاستیە زۆر وێنەی جوانیشمان پیشانداوە یەکێک لە وێنە جوانانە یاریکردنی دیبلۆماسی کووردا زۆر عاقلانتر لە ئەفغانیەکان یاری حتا لە عێراقیەکان حتا لە عێراقیەکان یاری دیبلۆماسی جوانتری کردووە خۆ عێراق لە 1920 و 21 دەوڵەتە تقریبان تاکو ئیسە نزیکی 100 ساڵە 28 بوو بە 100 ساڵ ئەم 100 ساڵە عێراق نەیتوانیوە یاریەکی وەها بکا کە ئیستا هەرێمی کوردستان کردوێتەوەتە ماکرۆن ئەگەر بێ بەدیلی ئەمریکا بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خاڵێک لەو خاڵانی کە پێویستە بێت بیبینێ و کۆنتاکتی لەگەڵا هەبێ و بیرۆڕای لەگەڵا ئاڵوگۆڕ بکات دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان باشە خۆ ماکرۆن خاتری ئێمە ناگرێ ئەو خاتری ئێمە ناگرێ ئەو واقع ئەبینێ ئەو ئەزانێ بەشێک لە بەرژەوەندەکانی مسۆگەرکردنی بەرژەوەندەکانی وابەستەیە بە مووقیفی کوردو کەواتە کورد ژمارەیە کەواتە هەرێمی کوردستان پێگەیەکە ئەکرێ بەرژەوەندەکانی فەرەنسا بخاتە مەترسی لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکرێ بە پێچەوانش ئەکرێ هەرێمی کوردستان بەشێک لە بەرژەوەندەکانی فەرەنسا دابین بکە جاکەواتە هەرێمی کوردستان بۆتە کارەکتەر لە یاریەکی گەورەی هەرێمایەتی من لە 2009 بیرم دێ وتارێکم نووسی هەرێمی کوردستان لە یاریگای گەورەکانە یاریگای گەورەکان بەسم لە کارەکتەرە گەورەکانی وەکو رووسیا ئەو کاتە باسی پرۆژەی نابۆکۆ بوو هەرێمی بەبێ ئەو پرۆژەش بەبێ هەرێمی کوردستان نەئەڕۆشت وەکتۆنی سە پرۆژەی پشتوێنێ و ڕێگەی سین بەبێ هەرێمی کوردستان ناڕوە بڕۆ سەیری خەریتەکە بکە دراساتی سنتەرە بەناوبانگەکانی دنیا باس لە گرنگی هەرێمی کوردستانە کرێ بۆ ئەو پرۆژە لە هەمان کاتە باس لەوە ئەکرێ کە ئیسە سیاسەتی فەرەنسی دیبلۆماسیەتی فەرەنسی بە هەموو قووەتی خۆی ترۆپکی دەوڵەتەکەیەتە هەولێر کە ماکرۆنە ئێ باشە خۆ باسی خەرقی قەواعیدی دیبلۆماسی کردو یخۆ قەواعیدی دیبلۆماسی نییە هەر کەسێ لە هەرێم پێشوازی لە ماکرۆن بکە لە ڕووی دیبلۆماسیەوە هاوشانی ماکرۆن نییە لە ڕووی دیبلۆماسیوە سەرۆکی هەرێمی شاوشان نییە سەرۆکی حکوومەتیش بە هەمان شێوە ئەو سەرۆکی دەوڵەتێکی زلهێزی جیهان ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایش وانە مافی ڤیتۆی هەیە فەرەنسانتەوێت ێ باشە سەرۆکی هەرێمێکی بەشێک لە عێراق پێشوازی لەیەکە لە ڕووی دیبلۆماسی ئەمە پێشێری بنەما دیبلۆماسیەکانە بۆیە لەبەرەوە من هەمیشە کاتێک کە قسە ئەەکەین لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەڵێ ئەم پێشکەوتنی کورد پێچەوانەی دیدگای سیاسیە تەقلیدیەکانت هەتا ناوەڕاستی هەتا دوای جەنگی جیهان پێچوانی ئەو پێناسانەیە کە پێچەوانەی تەواوی پێناسە ئەکادیمیەکانی دیبلۆماسیەتە پێچەوانەی تەواوی پێناسە ئەکادیمیەکانی علاقاتی دەولیە هیچ پێناسەیەکی نییە هیچ پێناسەیەکی نییە ئەمە ئللا لە یەک حاڵەتانە بێ کە ئیسا هەرێمی تبت بۆ نمونە پێشتر یا هۆنگ کۆنگ تا ڕادەیەک ئەگەرچی ئەوان هەیکەلی دەوڵەتیان هەیە سەرۆکیان یا قوبروس ئیسەخۆ هەیکەلی دەوڵەتی هەیە هەرێمی قوبروس چ قوبروسی یۆنانی چ قوبروسی تورکی بیابانی ڕۆژئاوا چەند دەوڵەتێکیش دانیان پێ ناویسە بۆ نمونە جەزائیردانی بە بیابانی ڕۆژئاوا ناوە دەوڵەتی بیابانی ڕۆژئاوا باشە بەڵام نابینی دەوڵەتێک بە حەجمی فەرەنسا بڕوا بۆ پایتەختی بیابانی ڕۆژئاوا لەوێ سەرۆکی ئەو دەوڵەتە پێشوازی لێ بکە ئەمە پێوترێ پێچەوانی عورف بەڵام چۆن ماکرۆن دێ سەردانی هەولێرەکە و قبوڵی شێتی سەرۆکی هەرێم پێشوازی لێ بکە لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی بنەماکان پێویستە لە پەنای ئەمینە من قەنەعەتم وایە بڕوام وایە پێویستە لە کاتێکە هەرێمی کوردستان ئەم بروزەی هەیە پێویستە پێناسەی پەیوەندی نێو دەوڵەتەکان جارێکی تر بکرێت
کاک مشغل من هەرەوە نەکاتم لە بەردەسا بوو قسە و باسی زیاتر لەوە ئەنێم باسە هەڵەگرێت لەوەی کە ئێمە چۆن هەرێمی کوردستان خاوەن هێزێکی پێشمەرگێ دوای 100 ساڵ عراق خاوەن هێزێکی پەرتەوازی وەکو حەشتی شعبیەکە لە لیستی ترۆری ئەمریکایانی جیاوازیەکان بە بەراوردی عەقلانی سیاسی سەربازی ئابووری بێ یعنی ئاسمان و ڕسمانێکمان تقریبەن ئەکەوێتە بینەوە دنیای سپاس بۆ کاک کەڵکەوەسی زۆر سپاس کەوەکو نووسەر لەگەڵمانەوە زۆر سپاس زۆر سپاس بەخێراتی زۆر سپاس خۆشەویستان و ئازیزان ئێوەش هەمیشە تەندروست و کامەران بن.